فەرید حسێن حەمە ڕەحیمدان لە باڵخە لەدایک بووم لای تەوێڵڵا پێشەکی سەر و ناوەڕێدارن بۆ شەهیدانی کورد و کوردستان چاپەرچی کوردستان ڕێز و سڵاومەیە بۆ کەس و کار و دایک و باوکیان سەری ڕژنەوەژە دانەوێنم بۆ گشت شەهیدان سەروەریان مەلا مستەفای بەرزان من ساڵی چەند لەدایک بووم مالیدی 54 محەممەد ساڵ ئەمین خەیات موالیدی 45 لەسەر شەقام لەدایک بووە مەکتەبی جمهوری ئەو گەڕەکەی خواردتر لەسەر شەقام لەدایک بووە گەڕەکی مەکتەبی جمهوری لە 63 پەیوەندی کردووە بەس بیلفعل من ئەوانە زۆر نازانم چونکە خۆی نووری ڕەباتی چۆتە دەرەوە ئەم لەگەڵ ساڵەی هین شەید عومەری ساڵەی مەسوور باوکی هاوارەگە بزانی بە یەک ڕەشوونەتە دەرەوە ئەوی شەیدە 74 شەید بوو ئەوان پەیوەندەکان یەکێک بووە چوونەتە داری زیاین لەوێ نووری ئەمەی ڕەباتیەکە نووری ڕەباتی وتێتی من کەسی خۆمە نایڵم توانای چەکی نەبووە شەید محەمەوەڵی گرێ توتی با لای خۆم بێجارێ نووری ڕەباتی لای خۆی بووە تا ماوەیەک پەیوەندی کردووە لەگەڵ لە هین دانیشتوون ماوەیە لە داریکەلی دانیشتون لەوێ خەیات بووە لەگەڵ قارقارە هەتا هەفتا لە جافەران هەر دانیشتوو بووە خەیات بووە چەند ساڵ لەوێ بووە ڕەشەی فەرەج ئۆستای بووە ئەو کاتە چۆ بۆ لای و چاوپێکۆتنی کردووە لەگەڵ یاو ئەمانە هەتا 65 برینار بووە لە دەشتی عەربەت یەک مانگ لە خەستەخانەی هین بووە قەڵای ئێران برینار بووە جارێکی کە برینار بووە ئیسش گولەکەی باڵی تایەتی ئەگە مەیتەکەی بدۆزینەوە بەس بەوە مەیتی بدۆزینەوە بەس بۆ گولەی باڵەیە دانێکی پێشەوە ئەو گولەی باڵی جارێکە برینار بووە ڕانی ئەویان نازانم کەیتر بووە ئەمانەی هەموو بەشداری کردووە 72 زیندانی کراوە بەر بووە 77 زیندانی کراوە بەر نەبووە هەتا هەفتاکان ئێمە منی گواسۆتەوە ئەمانە هاتووینەتەوەتە هەر دابڕانی نەبووە هەر لەگەڵیان نابووە بە دەقە دابڕانی نەبووە داژنیش بێ لە ماڵەوە ئیشی خۆی کردووە هەر لەگەڵیان نابووە هەر بە دڵسۆزی لەگەڵیان نابووە ئەمەنەی دڵسۆزی ئەمەنە دڵسۆز بۆ نەبێتەوە هەتا 76 هاتووینەتەوە دیسانەوە هاتینەوە دیسان خانومان کرد لە حاجیاوە تەماشا ئەکەم دیسان بە گەرمە و گوڕی خەری وتم کاکە دانیشە ڕاستی خۆشە وتم کاکە ئێمە چام ناڵمانەیە بۆ خاتری خوا دانیشە ئەمە حکوومەتی بەحسە کەس ناناسێ ئەحمە و مەحمووی بۆ نی ئاوا وتم منە ڕۆم و ماڵی باوکم نابێ و ناکرێ ئەمانە من هیجریم و وەڵا ڕۆژێک دشێکم مناڵی بوو چوون بۆ لایەن 76 وەڵا ڕۆشتین و وتی من شەوە ڕۆم و هاتینەوە بۆ ماڵەوە دراوسێکەمان زۆر دڵسۆز بوو وتی سیارەی ئەمن هاتووە ڕقەمی ماڵەکەی گرتوون مسەلەحە بووەسا مشتم مەحەمەوە بۆ خاتری خوا بەشەی دەرچۆ وتی من چیم کردووە ئەمە نەچاونە ترس بوو وتی من چیم کردەوە بۆچی دەرچم وتم کاکە سیارەی مسەلەحە هاتووە ڕقەمی ماڵەکەی بردوین ئەمە کچە عاقڵ بۆ تۆتی کرێچین تۆ بڕۆ هیچ لە ئێمە ناکەن وتی نابێ و ناکرێ و ئەمانە نەڕۆ دیسان هاتنەوە مەجموعەی پێشمەرگ بەس من خۆم کەشف نەیە کرد کەشفەکە نان و چێشتم بۆ کردن و خواردن لەگەڵیان دانێنشم کۆبووینەوەشت بەس خزمەتمە کردن چالاکی چاکەمە کرد بەس خۆم دەرنەیە خز لەگەڵیانە وتیان دەی تۆ چی بکە وەرە فەریدە سوێن بن فەریدە ڕسمی مەلام سەفای هەیە وتم نیمە ئەترسام یعنی ئەوەی ڕاستی بێ زۆر ئەترسام وتیان ڕسمی هەیە بەخوا گاڵتە ڕسمی بەردەرکی سەرا عەبدوڵا بەتروشیم بووە 11 ئازار مفاوەزاتەکە وتیان ڕسمی مەلام سەفام دەرێنا و ئەیسە لە پاکە دەراتوە وەڵا وتیانەوە نییە ئەمنەی سیقە پێم بوو کاغەری وتی تۆ زۆر ساحب سیقەی ڕسمیان برد پۆستکارتیان لەسەر کرد پۆستکارتیان لەسەر کرد دەی ئەمە هەرمایەوە تقریبەن 40 شەو بەمە ڕۆی حەد من ئەترسام وەڵا ئەبا بە ئەترسام پێشمەرگە لە ماڵمان بوو زەلامێک ها وتی ئەمە ماڵی حەمەی خەیاتە وتم نەخێر یعنی بەڕاستی زۆر ترسام
شتەکە جوانە بوو زەلامێکی کە ئیخباری کردن شتەکە ئاواژ نەبوو وەڵای ئیخبارەکە کردینی هەفتەیەکی پێ نەچوو پێمان و بڕۆ دەرەوە کاکە بڕۆ دەرەوە کاکە بڕۆ دەرەوە محەممەوە بڕۆ دەرەوە وتی ناترسم هیچ نییە وەڵا سێ ڕۆژی پێ نەچوو تقریبان چواردەی سێ شەو هاتن دەوری ماڵیان گرتین تازە ئەو کچەمی سەر لە چیمەنتۆکە مۆزەفە یەک شەو بوو لەدایک سێ مانگ و 10 ڕۆژ ناو لەنراوە وەڵا لە دەرگایانە منیشتم وتم دزە چوزانم وتم دزە کاکە مەچۆ دەرگا مەکەرەوە لە دەرگایانە وتی محەمەدی خزمتانم بالفعل ئیخبارکەرەکە محەمەدی ناو بوو ئیخبارکەر نەبوو داماوە نیان لێ بوو لەژە تەعزیب بە احترافی کردبوو وتبوو لە ماڵەوان بوو وەڵا دەرگاکەیان کردەوە باوکی مناڵەکان شەیدیان گرت بەجارێ دایان پاچی لەبەر دەرگا بە دڵی خۆیان دایان پاچی بورانیانەوە لەبەر دەرگا شووبراکانم لابوو بەزناوی ئەویان پێبوو ئەحمە و جەلالم لابوو کچێکی دشێکم لابوو وەڵام مناڵەکەم شنۆم کرد بە قومات و بردم بۆیان وتم بیکە بە خاتری خوا بیکە بە خاتری نازانم چی خاتر نییە کلاشکۆفەکەی خستە ئێرە وتی کوا غەریبی ئەبینی خولێ بوو ئامۆزاتە وتم من خەڵکی ئێرە نیم غەریبم وتم جارێ ئامۆزاشم نییە باوکم برینەتە ئامۆزاشم نییە غەریب هەر ناناسم وەڵا وتیان بڕۆ دەرگایمان بۆ بکەرەوە دەرگای مەتخەل ئاوای کەیتەوە پشینە ڕاوڕەوەکە کردمەوە بەجارێ 80 دانە کەس ئاوە گرتمیە ئەی کاکە چی بۆ چی ئەمانە وتی ئای کوا حەڤە پێشمەرگەکە کووە کاکە حەڤە پێشمەرگەچی یەکسەر بۆ سەلاجەکە بۆچی بۆ دەرمان و دەرزی وتی هەرەمەیە ماڵەکەتان وتم ئابا بە هەرەوەی ماڵەکەمان لە تاو کرێچێتی و لە تاو داماوی خانومان کردووە هاتووینەتە ئێرە ئەم قەرەخشارە وتم وەڵا چوو ئیخبارکەرەکەی نادوو لە ڕێت فێکم تێ کرد خوا عەفوی کە ئیدام کراوە لەگەڵ خوادا وتی چۆن تفمان تیەکەم فۆزمە جوتم تف ناکەمە تۆ تفەکەمە ئەوە لە بازار لەگەڵ باوکی مناڵەکانمە شەڕی بووە ئێستا ئاوا ئێمە یا لە دەمەوە ئاوای لە ئێمە کرد وەڵا دوو لە ڕێک شەق و یەک زلێ لاوتی چەکی چیان پێبووتی نازانم ئەویش کوڕمە من ئەوها حەملم بوو ئاوم بۆ بردو ئەمانە ئەوها من حەملم بوو ئەو هاتەوە ئەمجار بۆ ئیخبارەکە منی نەناسیەوە کراسێکی سوورم لەبەرا بوو زەعیفیش بوو ئیتر منی نەناسیەوە دەی ئەتر ئەویان گرت و بردیان ئەتر یەک دانە هەفتە ئێمە وەرەوە بڕۆ بۆ ئەمن و واستە و ئەمە و ڕەحفەت و ئەم و ئەو ئیسفادەی نەبوو ڕۆژی جومعەم نەورۆز بوو مواجهیان کردین وەگی ئیمساڵ مواجهیان کردین مواجهەکەیان کردین و بۆ ڕۆژی شەمێش ئێمە چوون بۆ مواجهی چوون بۆ مواجهی وتیان لێرە نەماوە براون بۆ سجنی سەرەوە ئێمە وتمان لە دڵی خۆمانە خۆ بۆوان ناوێری بڵێ ئەمنە بچووکە هەبوو ئەقاری بە ئەم لە سوورەکە نەبوو هەفتا حوت هاتمەوە بۆ دوکانەکە ئامۆزایەکی لەوێ بوو تیجاخۆ لەسەر دزی نەگیراوە بۆچەی بن بۆ سزیزە ڕامان کرد ڕۆشتینەوە لەگەڵ دشەکەمان مرد بە کۆرۆنا ئێوە خۆش ئەو لای ئەقاری بانزیخانەکەی زوو ئیسەکراوە بۆ بینایە لێوەوە بە ئیڤای ئەسکەری و جێبی قیادە گیراوە ئەو نەتێگەشتم وتی وێنی تەعالی جەمەلا مستەفا بەس ئەو نەتێگەشت ئەی وتم شیرین بەو قورئانەکە کە توان ڕەوانە ئەکەن قڕ بەسەرم وەڵا هەرچوونە پێشەوە هەرچوونە پێشەوە هەر پاڵیان پێنە پاڵیانە بە پورمە بەدایکی شەیدەوە محەمەوە یاڵا عەجوزە یاڵا وتی کوڕەکەم بۆ کوێ بن سێ هەمنا ئەومان بینی لا تاقەکە لەسەر دەستی بوو لە ئەبوغرێن پێیوتم وتی بۆ هاتیتە ناوە جەلادانەوە ئەمنە تەبیعەتی جوان بوو بۆ هاتیتە ناوە جەلادانەوە با من ببرم با من بڕۆم با من عیدام کرێم تۆ بۆ هاتیتە ناویانەوە وتم لە تاو تۆ وتی تازە من ڕۆشتم تێگەی حتا ئەو دەقێژ ئەو باوکی مناڵانێ من ئەمنە هین بۆ بە شیعرەوە چۆتە بەربەت و سێدارە حتا ئیستا من لەگەڵ ئەم مناڵانە بەخوا مەگەر خۆ بزانێت چیم کردووە چ ڕەنجێکە ماوە بۆ پێشمەرگە هەفتاوچە بەخوا هێڵەکێ نانم کردووە خوا شایەتە بۆ لای سەرەوەتا پێشمەرگە خواردوتی تا چێش پێگە ئێمە زۆر ڕەزالەتمان چەش بە دوای کووردا
تقریبان ئەمە نازانم ساڵی چەند بووە پێش هەفتا بووە 68 بووە 69 بووە ئیتر لەو دۆرە قار ئێستا لەوانەیە بزانێ من چووکە چوومەتە لای ئەزانێ وتی ئێوارە حوتی ئێوارە ئەوسا جیاز بووە جیازمان بۆ کرا 23 قات پێشمەرگە جر بە بەریۆنیە ئەی وتمان وەڵای 23 قات بە چی ئەدوورێ وتی مەکینەیەکی سنگەری هەبوو شاگردێکی ئەوەنە لەبەر قوتیلە لەبەر قوتیلە شاگردێکی بچووک مەکینەیەکی چوار نمرە ڕۆڵە نادوورێ هەر پێوتم خاڵە قار وتی خاڵە گیان حەق نەبێ شەید محەممەد وتی حەق نەبێ خاڵە وتی بە عەزەمەتی خۆ بەیانی 23 قاتەکەیە دەستم حوتی بەیانی وتی ئەڕۆشی نۆ بۆ تەوێڵە وتی فەرێ خاڵم لە بن ئەو دارا بریار بووم بە پێشمەرگە بە کۆڵ بردومیەتە سەر ئەو شاخە دەستی برینا بووە لە شەڕی ئەدا قاتیشی برینار بۆ گولە بەزەوە زۆر عید نەبووە زۆر عینی نەبووە لەو شەڕێ باوە کۆچەکە نەخۆش کۆتووە دوو دانەمان لە خەستەخانەی قەڵا بووە وتی نان نەبوو بخۆین حیج نەبوو بخۆین حیوانێکی زۆر وڵاخمان گرت بوو دوو لە ڕیۆمان ئاشت وتی حیج نەبوو بیخن بە زمەی چەکەکانمان ئاگرێکی زۆرمان کردەوە وڵاخێکمان سەر بڕی وتی گۆشتەکەمان نا بەسەر دارە گۆشتەکەمان برژانتر گۆشتی وڵاخ شۆ نەخورێ وتی یامان بەسەر وڵاخە بەسەر دارەکانە و برژانمان خواردمان وتی من تووشی سکشول و نەخۆشی بووم لە خەستەخانەی مەریوانی یەک دانە چرشۆکۆتم محەموود عیزبەک خوا لێی خۆشبێ ئیستا نەماوە وتی ها مواجهی کردم ها بۆ لام محەموود عیزبەک وتی ها بۆ لام وتی محەموود ڕۆڵە بۆ لاتە وتم وەڵی خاڵێکیان زۆر نەخۆشم و ئەمانە وتی چرشۆ لە خەستەخانە کۆتم ڕێگەی ئەوەوە هەر حەزم کردووە ڕێبازەکەی بگرم هەر حەزم کردووە خزمەت کەم هەر حەزم کردووە یارمەتی دەری هەموو کەسێک بم لە ڕێی شەخسیاتی کوردستانەوە لە ڕێی پاکەوە خزمەتم کردووە عەلی حەکیم ئەلەیا بۆ ساڵی 85 هەتا ئیسە من ئابوو نەماوە بە ترس و خۆفەوە نەورۆزخان ئەزانێ نەورۆزخانیش خواڵ ناگرێ دڵسۆز بووە بەخوا برا لەگەڵما زۆر ڕاست و دڵسۆز بووە خوا هەڵ ناگرێ نەورۆزخان پەری عەبدا شۆنم خان چیمەن خان ئەمانە هەموویان زۆر محتەرەم و ڕێک و پێک بوون ئەم مەجموعەیە یعنی ئەچم بۆ ناوچەی دوو شەیدەکەم عایدی ناوچەی دوو محەمەد بەخوا ئەیسە نازانم گۆڕاوە یان نامەسوولی ناوچەی دوو بەخوا بەقەدەرێک دنیا ماڵی ئابێ ڕێزم لێگرێ خۆی ئەزانێ هەتا ئیسە من پەیوەندیم دانە بڕانوە بە دەقە ئەیتر ڕەنجدەر بەخوا لە 91ەوە حتا ئیسە ڕەنجداوە ڕەنجدەر نییە دەردی ئازادی ڕەمزی قەزازتی ئەو ڕەنجەی من نامە چوار مناڵم پێگانێکیان بوو بە ساقەیەوە لەخوا بەزیابێ حتا بە ئیمڕۆ مناڵێکم زەرری چوار مناڵی شەهیدێکم پێگانوە حتا بە ئیمڕۆ دەرگایەکی تیان نەکردوێتەوە بە نانەوایی و بە فەقیری و ڕەنجم ماوە و مەعاشم نەبووە هیچم نەبووە و ئیتر ئەوەش حکومەت بە ئێمە بەخوا دوو دانە سەعات و نیو لەسەر ئەمە گیراوم لە ئەبوغرێ لەسەر ئەمەیە 2 سەعات و نیم ئافرەتێکی کۆی بوو بە تەرجمە ئەمە تقریبەن ساڵێ دوا ئیدامەکەی 77 ئیدام کرامە 78 ئافرەتێکی کۆیی ماڵی ئاوا بێ بوو بە تەرجمان لەگەڵ هێبەتی سالە ژنی شەید بەکرد لەگەڵ باوکی مناڵەکانمە ئەو ژنە بوو بە واستە بۆ ئێمە ئەمەمان دەستکەوت بەمە ئیشەکەی هەتا ئەوانەمان دەستکەوتوتەوە ئەتۆ نابێ ئەم ماڵ و مناڵە ئای بە بەگاڵتە تا ئیمڕۆ هاتووە کاکە
1970 چواردەی سێ گیرە. چواردەی سێ گیرە. چواردەی سێ گیرە 7 ڕۆژ لێرە مایەوە، دوای 7 ڕۆژە ڕەوانەیە هەیە کەرکووکیان کرد. ڕەوانەیە هەیە کەرکووکیان کرد بێ سەر و شوێن. کاتێک خەزورم بە دوایە گەڕا ئەملا ئەولا واستە لە ئابوغرێم سەری هەڵا لە ژووری ئیدامە. لە ژووری ئیدامە 3 مواجەمان کرد. 3 مواجەمان کرد، مواجەکانمان کرد وتی ئەگە واستەم هەبێ بەرە بم. واستە چی؟ تازە بوون بە شەبەکە و واستە نییە 7 کەسن. ئەم لە 3 مواجەمان کرد، دوای 3 مواجەکە 26 مانگی 6 خەزورم لای بوو، وتی عیبی نەبووە لەگەڵ فەتاحی عەبدڕەباتیان ناوی هەیە ڕەفیقێتی. وتی وەڵاهی عیبی نەبووە ئەمانە. 5/7 چوونەوە بۆ مواجە، چوونەوە بۆ مواجە 5/7 ئێمە چوونەوە بۆ مواجە. وەڵا ئەوە ئێوە هاتوون بە خێر بێن، خۆ بەلا مەتڵەب نەبوو، گەرمایە تەمووزە ئەوەسی ناوەسی کەیفی خۆتە. گەرمە لە تین و خەریکە ئەخنکێن وتیان بوەستن لە باب نیزامەکە بوەستن. وەڵا وەستان وتیان ئەوانەی جەماعەتی مەلام سەفا براون بۆ مووسڵ. کاکە بۆ بران بۆ مووسڵ؟ وتیان بران بۆ مووسڵ. ئەم لە ئەولا وتی کێ هەغارێتی بێتە ڕیزەوە، بێ ڕیز بێ، هەغارەکان بڕۆ ڕیز بن. وتیان ئێوە یا تاخ و پارە و سەعات و ئەڵقە. مامەیەکی چوو وەریگرتەوە، مامەیەکی چوو وەریگرتەوە، وتی هیچتان لێرە نەما ئەی قەبر ئەی شوێنێکی، وتی هیچ نییە. تەواو هەرچی خۆمان کۆش خۆمان بڕی وتمان شوێنێ شتیوان نابێ، خۆ پێرێ باوکی لا بووە. وتی نەخێ ئەیدام کراون و تەواو ناتر خۆ نابێ هیچ بڕێهاتینەوە. تەعزیەماندانە، تەعزیە چیش؟ تەعزیە دانێ و ئەمنەکان هاتن لەسەربانە و ڕاکە. تەعزیە دانێ و ڕاکە ئەمنەکان هاتن و ڕاکە. ئەمە تەعزیەکە ئێمە بوو. هەتا چەندێک ئێمە بە دوامەی تاگەڕان و ئەملا ئەولا هیچ هەتا ئیستەش، هەتا ئیسەش مێتینیە و نازانی. ئەو کچەم 3 مانگ و 10 ڕۆژ نامنراوە، خوا شایەتە بۆ لاسەرەوە. برایەکەم خوا عەفویکا ناوینە شنۆ. سێ مانگ و 10 ڕۆژ بوو ناونەنا بوو شنۆ. خوا گای لەوەی هاتەوتمەوە بۆ چی ئەو نەگریاوی چاوتی وەڵا مامۆستا قەدری لێ کردوم دەرنەچووم. منیژ ئاها خۆت ڕاوە خۆم ڕاوە شان عاباما بەسەر ماوەسا بێ عابا عیب بوو چیتە دەرەوە. ئەتا ئەم خوارەوە چوم ماڵی ئاوا بێ تا مرم مەمنونیم. وتی فەری دەخانەوە بۆ کوێچی؟ فەراشی مەکتەبەکەیە ئامەخان خوشکی عەبەیە غالیە، سەپەکی کەوتووە. ژنی قالێ قەساب و قالێ قەساب ئەمری خوای کرد لەسەر قادر بەکە. وتیەوە بۆ کوێچی؟ وەک یەکێ بنێتە دڵیەوە. وتم وەڵاتم بۆ مەکتەب ئامەخان شناتۆ تۆڵێ قەدریان لێ کردوم دەرنەچوو. کچێوتی بگەڕێرۆ سەر لە قڕنێ خۆی سەم سەلاحیان هێنا ماڵەکەتان ئەنفالکەن. وتێتی کێ باوکی شەهیدە هەڵسێ؟ ئەمیش هەستاوە. دەدی باوکی شەهیدی چییە؟ دەدی باوکم عیدام کراوە. ئەمە باوکی عیدام کراوە، باوکی پێشمەرگە بووە. کۆرەوە وتی بگەڕێرۆ ڕۆڵە بۆ کوێچی بەخواوە گرن. لەو ساکو ئێمە هەموو مامۆستایە ستکاڵێ و ئەمی تریان نازانم نۆرۆس. وتی ئێمە بۆ تۆ ئەپارڕێینەوە.